ئەگەر کەسێک ئەهلی مزگەوت بێ، ئەهلی جەماعەت بێ نەک جومعە، ئەگەر دیار نەبێ تۆ ئەهلی مزگەوتی الحەمدوللا، پێنج فەرزە لە مزگەوتی، نوێژێکی فەرز دیار نیت نایی بۆ مزگەوت، ئەو مەلایکانەی کە لە مزگەوتمە دوات ئاگەڕێن، ئەڵێ فڵان کەس ئەم نوێژە نەهات بزانین لەکوێیە، بە دوات ئاگەڕێن. سێم فەزڵ و شەرەفەکە لەدەست خۆتی بۆ دەی بە ئیمان زەعیفێکی خۆت. ئەگەر دیار نەبی بە دوات ئاگەڕێن، پرسیار دەکەن فڵان کەس بۆ نەهات بۆ مزگەوت. لە حەدیثێکی صحیح داتوە لە صحیح تەرغیب، مزگێنێکی خۆشەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو کەسانەی کە ئەهلی جەماعەتن، دەی چەند کەسمان بینی ئەهلی مزگەوت بوون، خوا لێیان خۆش بێ، نوێژەکانیان بە مزگەوت لە مزگەوتا دەکرد بە جەماعەت، ئێستا ڕۆشتن. چەندێ خۆشە خەڵکی شایەتیت بۆ بدا کە تۆ ئەهلی مزگەوت بوویتە. و کەسانێکشمان بینی ئەهلی مزگەوت نەبوون، هەر ڕۆشتن. ئەوانیش کیان بردیانەوە؟ کیان سەرفراز بوون؟ کیان خۆشەویستی خوا بوون؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إن للمساجد أوتادا الملائكة جلساؤهم. مزگەوتەکان سنگ و کۆڵەکە و پایەیان هەیە. ئەم مزگەوتە کۆمەڵی پایە هەیە. ئەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم: کەسانێک هەن کۆڵەکەی مزگەوتن، پایەی مزگەوتن، دنگەی مزگەوتن، مێخی مزگەوتن، واتە بەردەوام لە مزگەوتا دەیان بینیت، هەروەکو چۆن دنگەکان دەبینی و پایەکان دەبینیت. ئەفەرمێ ئەو کەسانە مەلایکە لەگەڵیانە دانیشیە. واللهی کاتێکە دەیتە ناو مزگەوتەوە بۆ نوێژی جەماعەت، دڵنیا بە دانیشتوو ئەوەی کە لەگەڵ توا دانیشیە مەلایکەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: بزانن چی پاداشتێکیان دەسەکەوێ. یەکەم مەلایکە لەگەڵ توا دانیشیە لە مزگەوتەکە، چاوەڕێی نوێژەکە و لەگەڵ توا نوێژەکەت. دووەم: إن غابوا يفتقدونهم. ئەگەر کەسێک ئەهلی مزگەوت بێ، ئەهلی جەماعەت بێ نەک جومعە، ئەگەر دیار نەبێ تۆ ئەهلی مزگەوتی الحەمدوللا، پێنج فەرزە لە مزگەوتی، نوێژێکی فەرز دیار نیت نایی بۆ مزگەوت، ئەو مەلایکانەی کە لە مزگەوتمە دوات ئاگەڕێن، ئەڵێ فڵان کەس ئەم نوێژە نەهات بزانین لەکوێیە، بە دوات ئاگەڕێن. سێم فەزڵ و شەرەفەکە لەدەست خۆتی بۆ دەی بە ئیمان زەعیفێکی خۆت. ئەگەر دیار نەبی بە دوات ئاگەڕێن، پرسیار دەکەن فڵان کەس بۆ نەهات بۆ مزگەوت. وإن مرضوا عادوهم. جا ئەگەر تۆ ئەهلی مزگەوت بیت و نەخۆش بی، مەلایکەکان دێن سەردانی دەکەن، دوعای خێرت بۆکەن. سبحان الله. کابرا ئەهلی مزگەوتە لە ماڵەوە کەوتووە نەخۆشە، مەلایکە سەردانیەکات، چونکە فڵان کەس ئەهلی مزگەوت بوو، بە دوای ئاگەڕێن بزانن بۆچی دیار نییە. کاتێک تەماشا ئەکەن لە ماڵەوە نەخۆشە و کەوتووە ئەیدۆزنەوە و سەردانی دەکەن، چونکە ئەهلی مزگەوتە. ودەفەرمێ: وإن كانوا في حاجة أعانوهم. ئەی ئەگە تۆ لە مزگەوت نەبووی بەهۆی ئیشێک و دەرچووبی، ئیشێکت هەبێ، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ئەو مەلایکانە یارمەتی دەری تۆن بە پشتیوانی خوا، نەخۆش بی سەردانی دەکەن، دیار نەبی بە دوات ئاگەڕێن، ئیش و کارت هەبێ یارمەتیت ئەدەن. ئێگە لە ماڵەوە لەگەڵ خێزان تا هەر نوێشکەی، لەم هەموو شتە مەحروم دەبیت. کەواتە نوێژەکانتان لە مزگەوتە بە جەماعەت بکەن. ئەو فەزڵ و شەرەفە خوا بە هەموو کەسێکی نادا، ئەوەی پێی نەدراوە مەحرومە، با بەخۆی دابچێتەوە. بە ئەهلی مزگەوت بێ، ئەوەشی پێی دراوە فەزڵی خوایە، سپاسی خوا بکە و بەردەوام بێ لەسەری ئینشاءالله.